ساڵتان لە بێت بینەرانی کورسات نیوز منە ڕۆتۆفی خەڵقیم شەوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر گوتاری نەتەوەی کورد و هەروەها ڕێخستنەوەی نێوماڵی کورد و لەسەر و هەمووشیانەوە پەیامی سەرۆک و سەرکردەی پارت و لایەنە سیاسی کوردستانیەکان لە پێناو یەکگرتووی کوردستان و پاراستنی و دەستکەوتانی کە هەیە و لەسەر و هەمووتریانەوە پەیامی سەرۆک باڵ جەلال تاڵەبانی کە دەڵێ کوردستان یان نەمان ئێمە توانین لە چوارچەوەی هزر و بیری نەتەوەی هەمومان خۆمان ڕێکخینەوە و لە ژێری یەک چەتری کوردایەتیدا بیری نەتەوەی خۆمان جۆش بدەینەوە لە پێناو ئەو قەزیە گەورەی کە هەمانە لە هەر چوار پارچی کوردستان و یەخستنی ئەو بیر و ڕاجیاوازانی کە هەیە لێرە و لەوێ تا چەند کار کراوە بۆەوەی کە لە چوارچەوەی گوتارێکی نەتەوەیە هەمومان پێکەوە لە چوارچێوەی یەک نیشتیماندا بە ئاشتی و بەبرایەتی گوتارەکانمان ئاراستە بکەین بۆەوەی کە لە پێناو بەرژەوەندی باڵای نیشتیمانی و کوردایەتیدا بشکێتەوە و لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی پارچەکانی کوردستان سوودی هەبێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک ڕەمەزان کەریم کوردیناتۆری کوردانی سۆڤێتی پێشوو کە بەسپاسەوە لە سودەکانمان لە شاری هەولێر لەگەڵمانە بەخێر بن هەروە برای بەڕێزمان کاک عەبدولقادر هەرچی توێژەری هیزری نیشتیمانی کە بەسپاسەوە جەنابیشان لە ڕێگەی سکایب لەگەڵمانە بن سەرەتا لە کاک ڕەمەزان دەست پێ یەکەم کاک ڕەمەزان کەریم کوردیناتۆری کوردانی سۆڤێتی پێشوو کە لە هەولێرەوە لەگەڵمایە جەژنی نەورۆستان پیرۆز بێ سەرەتا مێولەوە دەست پێ بکەم دیارە ئێمە هەموو ساڵێک لە 21 سێ یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردیە و کورد لە ڕۆژی نەورۆزدا و لە سەرەتای بەهاردا جۆش و خڕۆشانێکی جیاواز بەخۆیەوە دەبینێ و هەستی کوردایەتی و نیشتیمانی تێیدا باڵا دەبێت. ئێمە چۆن نەتوانین ئەم هەستە نیشتیمانیە کە لە بۆنە نەتەوەیەتەکانمانە لەلایەن کوردان لەلایەن سەرکردە سیاسیەکانمانەوە دروست دەبێت و جۆش دەدرێتەوە سوودی لێوەرگرین لە پێناو کورد و کوردستاندا. گەلێک سپاس ئێوارەوە باش جەژنا نەڤرۆزێ ji بۆ هەموو گەلی کوردستان پیرۆز بە سپاس کە سوکاری شەهیدان شەروان پێشمەرگە ئێمە بەهێویە ئازادی و سەرخابوونێ جەژنا گەلی کوردستان پیرۆز دکن و سلاوێک گەرم ji بۆ پەیامێن سەرۆک و سەرکردە ئەوەی کو بۆ یەکیتیا نەتەوی حقیقت نەڤرۆز ji بۆ کوردا ji بۆ gelê Kurdistan cejna azadiyê ye cejna netewiyetê cejna serxabûn û yekîtiyê min hez dikim li vir îro behsa ewa bikim ku emro yê me dizanin ku li hemû şar û şarûçkê Kurdistan milletê Kurd li her deverekî dinyayê gel Nevrozê pîroz dike belem Nevroza Amedê ku Amed Bakurê Kurdistan wekû beşekî parçê herî meziniyê Kurdistan û Amed jî wekû paytext û jimarê herî zor li Bakurê Kurdistan yanî li hemû beşê Kurdistan li nav 5 milyon gelê Kurd jimarê herî zor Nevroza Amedê ye. Em dikarin bêjin Nevroza Amedê nûneretiya hemû gelê Kurdistan dike. Deng û rengê hemû gelê Kurd e. Ema yek. Di du li serûbendê ku erdhej çêbû, erdhej li Rojava û Bakurê Kurdistan çêbû, li serûbendê ku hilbijartin heye li Tirkiyeyê, bo vê min ditwanim bêjim peyamê Serokê Yekîtî Niştimanê Kurdistan Birêz Pavel Talebanî, Serok Pavel Talebanî di dema xwe da, di wextê xwe da û di ciyê xwe da bû. Yanî zor giring e ku ev peyama di roja Nevrozê de hate kirin û li Nevroza Amedê. Ev peyama di astê pîroziya Nevrozê da bû, di astê Amedê da bû, di astê 5 milyon gelê Kurd bû. Carna rûdawekî gewre he, rojekî gewre he, hene car peyam li wê rojê zayîftir e. Peyam belem peyamê Serok Pavel hem Nevroz rengîntin kir, Nevroz xweştir kir û hêvî û baweriya gelê Kurd
بەهێزتر کرد. کەواتە کاک ڕەمەزان تا یەکیتی چەند گرنگە نیشتمانی پەیامی سەرکردە و سەرکردەی لایەنە سیاسیەکان ینی بۆ هەموو کوردان بێت لە هەموو دنیا و بە تایبەتیش لە هەر چوار پارچەی کوردستان چکە زۆرێک لە پەیامەکان کە جۆمان لێ دەبێت تەنها بۆ ناوچەیەکی دیاریکراوە بەڕاستی. ڕاستە من ژی ئەوە وتم پەیامی سەرۆک پاڤێڵ تاڵابانی درێژە پێدەری پەیامی سەرۆک مامجەلالە یەک دوو هەنگاوێ دویەم یê netewî ye hengavê yekem gava yekem pengava yekem ku min jî ew dema hatim li Kurdsat gelî Kurdistan behs kirim serdanê Serok Pavêl bo Rojavayê Kurdistan bû. Eva gavê duyem e herdik jî muhîm in belem peyamê emro zor gewre bû zor mezin bû zor mezin bû yanî ew peyama da hate gotin da yekem ئەوەی کو gelê Kurd yekek li nexweşî yekek li astengiya pîşa azadiya gelê Kurdistan meselê yekîtiye yanî gelê Kurd bibin yek. Serok Pavêl Talabanî bangawaziya yekîtiya Kurda kir wîtî divê yê me hemû berjewendiyê gelê Kurd berjewendiyê bilindiyê gelê Kurd bidine pêş berjewendiyê hizbî. Peyama yekîtiyê bû. Dudu peyama Kurdistanî yan Kurdistan yan neman. Ew sêyem bi fikra min. Ew herî cilat daway azadkirina heval Birêz Siladîn Demirtaş kir û Birêz Serok Apo Birêz Ocalan li zindanê İmralî kir. Yanî bi ron û raşkawî wîtî dibê serkirdayên Kurd warne azadkirin da. Ev peyamekî pir cilat bû. Li wane min însanekî siyasî me min ema 27 sale dosya min li ser Bakurê Kurdistan e. Yani hemû jiyanê min di vir da wekû rîsk jî bo yekîtî wekû rîsk jî he belem ez ditwanim bêjim lê ji bo gelê Kurd ew hêviyekî pir xurt e. Bi rastî Birêz Ahmed Türk li peyama Newrozê de bax ve Birêz Demirtaş heta Birêz Ocalan hemû muhîm e. Belem dema 1 milyon 2 milyon 3 milyon gelê Kurd tenê li meydana Amedê kom dibin li hemû Bakurê Kurdistan dema serkirdeyek li Başûrê Kurdistan bi taybet partiyekî wekû Yekîtiya Niştimanê Kurdistan bi vê cilatê ve derdikeve diaxive bawer bike ruhê gelê Kurd zindû dibe. Bawerî û hêviya gelê Kurd zindû dibe. Bi taybet li serûbendê ku hilbijartinin û erdhêje. Min lêrê ve biborin lêrê ve yê we pirsar kir bo hemû serkirde. Bi rastî li Başûrê Kurdistan Yekîtiya Niştimanê Kurdistan Serok Pavêl em dizanin û yê me zanin sê serkirdeyên Kurdê mezin hebûn. Serok Mamcelal, Serok Ocalan li zindanê de, Serok Mamcelal aramgehê wî nûr be û êsta li jiyan da Serok Barzanî maye. Mesela li Başûrê Kurdistan kek Emê Hecî Mahmûd û gelek serkirde hene li Bakurê Kurdistan li Rojhilatê Kurdistan li Rojavayê Kurdistan min hêvîdarim di sîrî da Serok Barzanî û hemû serok û serkirdeyên Kurd îro pir muhîm e peyama Newrozê li Kawayê Hesinkarî kevnî mezin ji bo gelê Kurd were cîbicîkirin da peyama îro Serok Pavêl dirêje pêderê peyamê Kawayê Hesinkarî kevnî mezin bû. Kawayê Hesinkarî kevnî mezin li dijî desthilatdariya dehak hesta dawa yekîtiya Kurd kir. Ji bo vê min xwe îro hatime li Kurdsat News ji bo hemû gelê Kurdistan dixwazim vî tiştî bêjim li serûbendê peymanê Lozan divê yê me bi rastî yanî min hez nakim mesele hinek fikir tehlîl sivê bêne kirin da Yekîtiya Niştimanê Kurdistan Serok Pavêl Başûrê Kurdistan ji bo birayanê xwe Bakurê Kurdistan ji bo her çar beşên Kurdistan ev peyama muhîm de he û divê yê me jî hemû wekû gelê Kurd di emelî de hemû dest li nav yek desta vî cîbicî bikin û ev peyam hêzekî pir mezin da Kurda da ji bo ber bi azadiyê serxabûnê û doza Kurd ber bi çareseriyê ve biçe. دەست خۆشکاک ڕەمەسان دێمەوە خزمەت جەنابەت بۆ gelek پرسیاری دیکە
هەتایبەت بە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان و کۆنگری نەتەوەی لە داهاتوودا دەچمە لای کاک عەبدولقادر هەرچی توێژەری هیزری نیشتیمانی سڵاوت لێ بێ نەورۆزت پیرۆز بێ ینی وەکو کاک ڕەمەزان ئاماژەی پێدایانی پەیامی هەرە گرنگ ئەوەیە کە تۆ لەلایەن سەرکردەیەکی سیاسی لایەنێکی سیاسی بێت و لە چوارچەوەی بۆنەیەشی نیشتیمانی و نەتەوەی کە بە ملیۆنان کورد لەوێ ئامادە بن ئەم پەیامە دەبێتە هۆی جۆشدان و خۆرۆشانی ئەو گەنج و لاوانەی کە لەوێن کەواتە ئەگەر پەیامی سەرکردە سیاسیەکانمان داینەمۆی هزر و جۆشدانەوەی گەنجان و لاوان بێت تا چەندە گرنگە ئەم پەیامانە لە چوارچەوەی خزمەتکردن بە دۆزی ڕەوای نیشتیمان و نەتەوە بێت نەک تاکە کەس و حیزب. بەڵێ ئەو کاتەی بەڕێزت باش ئەو کاتەی میوانە بەڕێزەکەت و بینەرانی بەڕێزت باش تێرە دەرکرد دەبینم جەژنی نەورۆز لە هەموو کوردێکی بەشەڕات هەموو کوردێکی نیشتمان پەروەر لە هەر چوار پارچەی کوردستان لە تەواوی ئەو جیهانە پیرۆز بکەم. بێگومان ئەو پەیامەی ئەو ڕۆژێمان لێ بوو دەرخەری استراتیژیە دوور و درێژەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لە سەردەمی خۆڵێ خۆش بوو بەڕێز مام جەلالەوە هاتبوو بێگومان لە سەروبەندێکدا کە ئێستا لە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە خەریکی وەرچەخانێکی گەورەیە هەم لە ئاستی سیاسی هەم لە ئاستی کۆی ئاستەکاندا بێگومان یەکبوون یەکڕێزی کورد بێگومان واتایەکی گەورەی دەوێت هەوڵدان بۆ یەکڕێزی هەوڵدان بۆی ڕێکخستنەوەی ڕێزەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە ناو هەموو پارچەکاندا بێگومان ئێمە دەزانین لە باکووری کوردستان دوایی کەمتر لە دومانگی تر هەڵبژاردن بەڕێوەیە لە کوردستانی لە باشووری کوردستان هەڵبژاردنێکمان بەڕێوەیە کۆمەڵێک کێشەی هەڵپەسێرا و چارەسەر نەکرا و لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە ئەبینین کە جیهان بەگشتی خەریکی وەرچەخانێکی گەورەیە بێگومان دوای شەڕی رووسیا و ئوکرانیا هەموو بابەتەکان ئێتر ئەوای لە هاتووە کە ئیتر ناگەڕێتەوە بۆ بەر لە 2022 ئێتر کورد ئەبێ دڕک بەوە بکە کە ئێتر ئەبێ لە ناو هاوکێشە سیاسیە جیهانیەکاندا هاوکێشە استراتیژیە جیهانیەکاندا ئەبێ دڕک بەوە بکە کە ئەبێ شوێنی خۆی هەبێ موقعی عرابی خۆی ئەبێ لە مەودووە کورد استراتیژیەتێکی دیاری کرا و بۆ هەر چوار پارچەی کوردستان و تەنانەت بۆ پارچەکانی جیا بە تەنیاشی دەبێتن پەیامەکەی بەڕێز بابوو تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو بە کورت و پوختیەکەیەوە هەموو ئەو بابەتانەی لەخۆوە گرت لە کۆتاییە لە من لە کۆتاییەکەوە دەست پێ دەکەم یان کوردستان یان نەمان سەردەمانێک دەوترا سەردەمانێک دەستی پێکرد و هاتە سەردەپی خەباتی ڕزگاری خوازی کوردستان کە هەڕەشەیەکی گەورە لە کورد و کوردستان بە هەموو پارچەکانیەوە هەبوو ئێستا دیسان خەریکە ئەم هەڕەشەیە دووبارە دەبێتەوە بێگومان بەڕێز باو تاالبانی درکی بەم بابەتەوە کردووە دواتیش بەرلەوی باس لەوە تێ کرداوە لە هەموو حزب و هێزە سیاسیەکان دەکەین بۆ ئەوەی دەست لە ناو دەست کێشەکان کێشە لاوەکیەکان بەلاوە بنین بینکار بۆ ئیش بکەین وەتا نەک هەر استراتیژیمان هەبێت بێگومان دەبێت استراتیژیمان پێشتر هەبوو بێت بێگومان دەبێت چاومانەوە بێت کە ئێستا لەسەر زەمین لەسەر زەوی بتوانین ئێستا کارەکان بکەین ئیش بکەین لەسەر ئەوەی لە پێناو بەدیهێنانی ئامانجە باڵاکان پاراستنی بەرژەوەندیە نیشتیمانیە باڵاکانی کوردستان بێگومان لەو کات و ساتەدا کە نەورۆز وەکو هەمیشە بە جۆش و خۆشێکی گەورەوە لە قادی نەورۆز لە ئامەد و پارچەکانی تر لە شوێنەکانی تر لە جزی لە نسەیبین هەروە لە ڕۆژاوای کوردستان و لە باشووریش بەم گڕوتینەوە نیشاندەری ئەوەیە کە کورد خوازیاری ئەوەیە بۆ قۆناغی داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان قسەیەکی هەبێت بێگومان کورد بۆ مێزی گفتوگۆکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بێگومان قسەیەکی دەبێت ئێمە دەبینین وڵاتان سەرقاڵی خۆڕێکخستنەوەن بۆ قۆناغی داهاتوو هەم ئێران هەم تورکیا هەم سعودیا هەم تەواوی وڵاتانی ناوچەکەەوە هەم وڵاتانی جیهان ناکرێت ئێستا کورد بە پەرتەوازایی لە قۆناغی پێشووتر بمینێ ناتوانین لەم قۆناغی پێشووتر لەناو ئەو سڵپاوە نایەک ڕێزی و ناسەقامگیریە سیاسی کە زۆربەی وڵاتان
بۆ قۆناغی ئێستا و داهاتوو ئامادەکاریان بۆ کردبوو تا ڕادەیەکی زۆر ئەتوانن بڵێندەی دەرباز بوون تا ڕادەیەکی زۆر کورد لەم قۆناغدا بمێنێتەوە. کاک عەبدولقادر لەسەر ئەو پەرتەوازەی کورد بەڕاستی پرسیار لە جەناب بکەم. کورد خۆی هۆکاری ئەوەیە کە پەرتەوازەیە لە ڕووی کۆکردنەوەی نێوماڵی خۆی و هەروەها ئێمە بینین ینی زۆر جارێمە لەگەڵ ڕۆژاوە درگادا دەخین و لەگەڵ باکوور درگادا دەخین. ئەمە کێ هۆکارە بۆی کە ئەم جیاوازێ زۆرە لە نێوانماندا دروست بکە؟ خۆمانین ئەمانەیە مەوداکان دوورخینەوە یاخود نەخێر وڵاتانی دەوروبەرمان و ئەوانەی کە داژیکردن دەیانەوێت بەم شێوازە هزری سەرکردەکانمان تێبگەێنن کە ئاوا مامەڵەیەکی سیاسی ناتەن دروست بکەن؟ بێگومان بەشی دووەمی پرسیارەکە بێگومان وڵاتان هەژمونی وڵاتان لە ناوچەکە وای کردووە کەوتونەتە ژێر ڕکێوی بەرژەوەندی وڵاتان. بێگومان کێ دەبێت لە بەرژەوەندی کێدا ئەگەر باشووری کوردستان پەیوەندیەکی باشی لە هەموو ڕێکەوە کۆمەڵاتی ئابووری سەربازی هەواڵگەری لە کاتێکدا کە داعش لە دەرگای هەرێمی کوردستانە بەر لەوەی لە دەرگای هەموو وڵاتونەتەوەیەکی کردێتن کێ ڕێگری لەوە دەکات لە قازانجی کێدایە ئەگەر باشوور و باکوور باشوور و ڕۆژهەڵات باشوور و ڕۆژاوا پچڕانێکیان لەبین بێت پەیوەندیەکی باشیان نەبێت بێگومان کەوتووی نەتا بۆ پاراستنی بەرژەوەندی پەسکی دارایی و ئابووری بێگومان کەوتنێتە ژێر هەژمونی ئەو وڵاتانە. بێگومان لێرە تورکیا ڕۆڵێکی زۆر گەورە دەبینێت لەبەرەوەی بینیمان لە کاتی بەداخەوە دەڵێن ڕووداوی چەند ڕۆژی ڕابردووی ئەم هەلیکۆپتەرانە و شەهید بوونی برایانی ڕۆژاوامان بێگومان خولوسی ئاخار یەکەم کەس بوو کە هاتە سەرێڵ و داوای ڕوونکردنەوەی کرد ڕاستنەی کرد بێگومان ئیدانەی کرد. هەموو ئەوانە هۆکاری ئەوەیە کە پاڵپشتی ئەوە دەکات کە هێزێک لە هەرێمی کوردستاندا پارێزەری بەرژەوەندەکانی تورکیا بێت. ئەگەرنە ئێمە دەتوانین لە بۆنەیەکی وا گەورەدا کە بۆنەیەکە خۆمان دروستمان نەکردووە بۆنەیەکی مێژوویە بۆنەیەکە کورد شانازی پێوە دەکە لە هەموو جیهان بە بۆنەی کورد دەناسێ بەلانی کەمەوە ئەمانتوانی لێرە بەلانی کەمەوە لە دەوری ئاگری نەورۆز کۆ ببینەوە دەست لە ناو دەست بتوانین قسەکانەوەی ئەو قسانێک کە بەڕێز کاک باوەڵ کردی لێرەدا لە جەژنی نەورۆز دەست لە ناو دەست ئیش بکەین کار بکەین بۆ ئەوەی بەرژەوەندی باڵەکانمان بپارێزین. بێگومان بەرژەوەندی باڵەکان لە هاوکاری هاو ئاهەنگی هێزەکان لە خودی هەرێمی کوردستان لەگەڵ پارچەکانی تر بۆ بەدیهاتنی ئامانجە باڵەکان کە ئامانجە باڵەکان ئەکرێ لە ئێستادا وڵاتێکی سەر بەخۆ نەبێت ئەڵێ ئەکرێ لە ئێستادا سەر بەخۆی کوردستان نەبێت بەڵام بێگومان قۆناغێک بەرەو پێشچوون بەرەو خۆشبەرانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەرەو سەربەخۆیی ئابووری بەرەو ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و ئەو هەزرە تونڕەویانەی کە لە بەرامبەر کوردە هەن کۆی ئەمانە کێشان کە کورد تەنها بە یەکرێزی دەتوانێت بێگومان لەو قۆناغدا دەستەکانی خۆشەکە عەبدولقادر. کاک ڕەمەزان ینی مەسەلەی پەیامی سەرکردەی لایەنە سیاسیەکان لە باکوور لە باشوور لە ڕۆژاوا هەندێک جاریش لە ڕۆژهەڵاتەوە ینی پەیامەکان پەیامی نەتەوەی و نیشتیمانیە زۆر جار بە ئاراستەی یەکگرتووی و کۆبوونەوەی لە ژێر یەک چەتری نەتەوەی و نیشتیمانی و ئەبینینەوە تا لە بۆنە نەتەوەیەتەکانیشماندا ینی پەیامەکان پەیامی جۆشدانەوە و یەکگرتن و یەکگوتاری و یەکگرتوویە. بەڵام ئەی دەبینی فیدباک و کاردانەوەی لایەنەکانی بەرامبەر تا ڕادەیەک خەمساردیە بۆ ئەم پەیامانە. چێ بەرپرسە لەوەی کە لە ئێستادا بتوانێت هەموو لایەنە سیاسیەکان وەکو چۆن بە تایبەتی کاک باوەڵ ئاماژەی پێدەدا لە پەیامەکەیدا ینی دوور لە بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی هەموو بۆ بەرژەوەندی نیشتیمان کۆ ببنەوە چێ توانێم هەنگاوە بنێ بەڕاستی؟ حقیقت پەیام من ئەمە بە ڕاشکاوی بێژم پەیامی هەری بەهێز دە نەڤرۆزە 2023 بە فکرا من یا سەرۆک پاوێل بوو پەیامە هەری بەهێز جاوە کی پێ خۆش بە کی پێ خۆش نەبە من باسی حقیقەتی دکم و وەکو پارالێل پێشوی هەفتەیەک کێمتر لە هەفتەیەک سەرۆکی وڵاتانی ئوزبێکیستان کرگزیستان کازاکیستان تورکمەنیستان تورکیا و قبرس ئەو وڵاتên ku Türk'ün nêzîkî 7
بۆ دە سەرۆکەکان کۆم بوون کۆمبوونەوەی وڵاتên قەومên تورکی کردن ئێمە وەکو کورد قەومەکەن مەسەلە ئەو وڵاتانە کازاکیستان کرگەزیستان بە حەزاران ساڵە ji hevdû cuda bûne کۆکێ wan wextê xwe pêş 1000 sal 1000 sal bawkê wan yek biye belem ême wekû yek nethewin heger ewan de dewlet kom dibin bۆ ême mesele yekîtiya xwe xurt nakin ew ê din min hez dikim li vir behsa serok û serkirda bikim فرمو حقیقت 1993 سروک مام جلال مثلا کرد تکوشینا کردا لباکوری کردستان که ترکیه وکو پیکیکی وکو رخستنه کی تروریستی ددا ناس کرن و چارەسەریە ئەسکەری دسەپاند سەروک مام جلال توانی لەگەڵ سەروک تورگوت ئۆزال ئەو کەتە بە هەوکاری حەفز ئاسەدجی توانی مەسەلەی کورد لە باکووری کوردستان تابی سەروک ئۆجاڵانجی لە مەسەلەی کورد لە باکووری کوردستان کە دەولەتی تورک وەکو چارچۆڤەیەکی تێرۆری و ئەسکەری دبینی مام جەلال پرسێ کورد لە باکووری کوردستان کرە پرسێکی سیاسی بەڵێ بەڕەسمی کرە ناف پرۆتۆکۆلی دەولەتی تورک کە برێز ئۆزاڵ دەولەتی تورک ڕەسمی قبول کرد و ئاشتی لەگەڵ پێکێکێ کرد ئەو کەتا لە لوبنان و بزانم لەوێ پرس کۆنفەرانسێکی سەروک مام جەلال و سەروک ئۆجاڵان بوو یعنی واتا یەکیتی نیشتمانی کوردستان توانی مەسەلەی کورد بکە پرسێکی سیاسی و دەولەتی تورک وی قبول بکە چۆن ئەم دەبێژن 11 ئاداری 1970 باشووری کوردستان کەتە پرۆتۆکۆل ئەو کەتا بارزانانی بوو مەلا مستەفا بارزانانی نەمر وساژی برێز مام جەلالە مەسەلە توانی ئەو مەسەلە بکە ئەمڕۆژی پەیامێ سەروک پاڤێل تەلەبانی پەیامێکی مێژووی گرینگە پەیامێکی مێژووی گرینگە ئەوەژی ئەو پەیامە دەرەجێ یەک دا دەولەتên دووروبەر و خودی کوردا بخۆ کو مەسەلەی کورد ji hevdû cuda نییە مەسەلەی کورد هەموو پێک و گرێدرایە ئێمە ئەمە هەموو زانن بەلەم هەموو سەرۆکەکان دانی بەوە نادن ji bo vê yekîtî niştimanê Kurdistan bi serdanê Serok Pavêl çûnê bo Rojava bû pirdekî zêrî navbênê Rojava û Başûrê Kurdistan bi vî peyamê jî bo Amed ku Amed wekû paytextê hemû Kurdistan hemû gelê Kurd tê nasîn da bû pirdekî zêrîn li navberî her çarbeşê Kurdistan ji bo vê li vir zor giring e wekû bereyekî wekû civatekî yani ev peyamê yekdengî yê Nevrozê ji kawayê hesinkarî kevnî mezin tê derece yek serkirdayên Kurd li dorê ew peyama kom bin li serûbendê sedsaliya peymana Lozan û bitwanin hengavekî ber bi çareseriya meselê کاگڕەمەسان هەر بۆ بێخستنەوەی جەناب تۆ بینەرانیش لە ماوەکانی ڕابردووش ینی دیدارێکی باڵای گرنگ هەبوو لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر هەر لەو کاتانەیە سەرۆک باڤڵ ینی جارێکی دیکە داوای کرد کە کۆنگرەی نەتەوەی ئیتر بە هەر هۆکار و ڕێگایەک بێ بەسرێت ڕاستە کاردانەوە هەبوو بۆ نمونە لەلایەن یەکێک لە سەرکردە باڵەکانی پەکەکە پارتی کرێکارانی کوردستان هەندێک لایەنی دیکە بەڵام ینی ئەم پەیامانە پێدوانیە دەبێت لە کاتی خۆیان کاردانەوەی بەرامبەر هەبێت بۆ هیچ نەبێت تا ڕادەیەک ئامادەکاری بکرێت بۆ ئەو کۆنگرەنەتەوەی کە هەموو لایەک داوایەکە و بەڵام کەس جورئەتی ئەوە ناکە هەنگاوی بۆ بنێ وەڵا ئەمە پرسێکی زۆر مهمە حقیقت gelek partiyên Kurda gelek rêxistinên Kurda dibêjin hezbayetî amanc nîne amancê gewreke Kurdistan e belem bawer ke di heqîqetî de dema tê ser emel da min xwe ku Kurdekî ji welatê Sovyeta pêşûme li vir dema tê ser emelî da hezbayetî têkirin da bo nimûne yekî ku endamê hezbê A be B be G be heger endamê wî hezbî be xirabtirîn kes be bi çavekî firyadrast sêr dikin belem Kurdekî niştiman perwar dervay ew hezba be yani wî wekû Kurd hesab nake ew peyamê Serok Pavêl ewa dide zanîn da ku mesele nabe hezbayetî be divê mesele Kurd û Kurdistanî be salê par yani salê par notne saliya peymana Lozanê kêhenekê Kongra Netewa Kurdistan li Lozan kir em sal amadesaziya sedsaliya peymana Lozan têkirin da bi fikra min
یعنی بری وی رخصتنه کی راوند کردی له هولر هاتا آوا کرنده یعنی هگر پیکی که مثلا کنگره کی گریدرای خو آوا بکه پارتی دموکرات کردستان راوند کی گریدرای خو آوا که حزب کی دیگه گریدرای خو آوا بکه اوا دکه چارچوبه حزبی هگر کنگره کی نتوی جوات کی نتوی هبه دوی دربای حزبه بووی به فکر من اف پیام ایرو یا سروک پاویل طالبانی بو نوروز او اول دیدار داش هاته کرنده و پیام سروک و سرکردن دنجی مثلا حقیقت گلی کرد پیوستی خو به اواه هگر کنگره یک جواته کی نتوی وره آوا کرنده نه گریدای مثلا ریباز سروک کی دیار کراو به یانجی حزب کی دیار کراو به یه ما سروک و سرکردن ما زورن مثلا جعمد خانی شیخ سعید رضا شیخ عبدالله نیری ملا مصطفی بارزانی امام جلال یمه پیشوا قاضی محمد یمه دتوانن او همو سروک و سرکرده بو خو بکنه ری نشاندار جیگلوی گلی کردستان لبن هر داره کی لبن هر برده کی وفده کی ناو دولتی به دتوانه چپکه گل خود داینه چمکی لبن هر داره کی لبن هر کوره کی برده کی کردستان خونه کرد رجه له هر جیه کی مزرگه کی شهیده بله شهید و گلی کرد لحمو سروک و سرکرده مزنتره جبوی لسروبند پیمان لوزان یه ما دتوانن اوا چکن ببور از دخوازم لبر تشتکی مهم بیجم فرمو حقیقت اوا هنکی مسئله قولن زانین مسئله قولن راستی من لگل هنک سروک و سرکردین حزبات لسر خط بوم ترسا می هری مازن اوا بو یه ترسا می هری مازن اوا بو پیمان لوزان دودیا پیمان جزای دودیا لمانگی دو سه واره امضا کرنده لجوینا کل مسکو و ناوبین ترکیه سوریا دهات کرنده و ایران و عراق جی لوانه آگادار بن ترسه بو بلم اوای که ریگری کر او جوینا پیمان لوزان دویم پیمان جزایر دو واره امضا کرنده یکم بداخوا مسئله به ملرزه ارتهاجی لترکیه چه بو لکردستان چه بو سری گلی کرد شکال انفال زده تر کرد شهید بون بلم اوار ریگری جی کرد که دولت ترک خریک امضا کردن پیمان لوزان دو به اول یک دو هر ششلایان اپوزیسیون بون یک لسر دنگی کرد مانه بلم امرو عمد ترک اوج سرکرده کی مزنی کرده بریز عمد ترک که حوال مام جلاله امرو پیام دا لنوروز دا یه ما دنگ نادن پارتیا دستلات او ششلایان به پشگیریا کرده اول ریگری دویم ریگری سیم سردان سروک پاول بو روژاوای کردستان و اثر جی نچو جیر بار ترکیه مسئله چهارم لروجلات کردستان د جینا امینی شهیدبونا جینا امینی او ماموسته کرد لسر زمان کردی هات گرتن روجلات کردستان به سدان شهید دان خو پیشاندان لروجلات کردستان یادن باش بو کل عراق حکومت سودانی آوا بو و شر اوکراین روسیا جی زور قول بو اما همو هیچ کو او هزن کو کردستان داگر کرنه فریای او نکون دست وان بطال نه و بتوانن پیمان لوزان و پیمان جزایر دو امضا بکن اما ریگری یکم د آستین روداوی که دیار خوی گوره جی لپشت کرده که اوه نبه اوه دویم جی حقیقت به جلعت و من برون و راشکاوی بیجم او هلوست سروک پاویل طالبانی زور مهم بو من پیم وایه حقیقت من اما جی بلیم بلکو پیویست نکه انسان بله من او برادره بحث کرد من خون بحثی ند کرد او برادره که سلاو من بویه کاک عبدالقادر کوتن کاک عبدالقادر بحثی کوتن کوپتره که اوس 8 شهید کرد کردن حقیقت ازمان عراق لدست آمریکا ده او هلیکوپتره جکت شوبه کدره با آگاداری آمریکا حاکیه کرنده آمریکا اروپا رکفتنه کی استراتژیک رکفتنه کی نتوی لنافبانی بشین کردستان دا بهز لسر ایشت پیام سروک پاویل بو نوروز آمده سردان آوی بو روژاوای کردستان واشنگتن بروکسل روما
gelek welatên dünyayê agadarin û Kurdistanekî dewletekî Kurdî serxabûnekî Kurdistan bi rê we. Ca min hez dikim li vir tiştekî bêjim zanî heqîqet serokên Kurda di Sêrî de Serok Barzanî li Kurdistana Başûr li Kurdistana Rojhilat milletê Kurd li Rojhilatê Kurdistan jî milletê Kurd hazir e serkirdakan hazir li min hêvîdarim gelê Kurd hazir e belem serkirdayên Kurd dibe bi yek deng dibe ku tarîxê te dewlemend be dibe ku binemalê te mezin be dibe ku te şehîd zêdetir de be lê îro dibe pîwar hedef û amanc be amanca çareseriya meselê Kurd be amanca yekxistina gotarê gelê Kurd e hez dikim ewa bizanin min vî wekû peyamekî mijdebexş bû gelê Kurdistan dibêjim him silavê min bû Birêz Ocalan Birêz Demirtaş Birêz Pavel Talebanî Birêz Mesûd Berzanî hemû ew serokana dewletê Kurd bi rê we dewletê Kurd bi rê we û çareseriya meselê Kurd dosyayê Kurd li Rojhilatê Navîn ber bi pêş we belem dibiya serokek serkirdeyek derkeve bi cilaet rêgeveke bi cilaet rêgeveke Serok Pavel Talebanî ewa kirt heqîqet gelê Kurd divê ewa bizan be yekîtiya Niştimanê Kurdistan berî wî Birêz Mam Celal Kurnod û Sisê xebatekî mezin kirine belem di meselê ragiyandin da ewa hatiye hunbûyîn da yekîtî bi xwe ev propaganda ev rastiya wekû pîvîst nebiriye pêşta heger 1909 û Sisê nebiya ew rêkeftinê Birêz Serok Ozal Serok Ocalan Serok Talebanî nebiya ew serhildan û raperînê 95 96 97 98 pêş nedikir meselê Kurd zanî li Bakurê Kurdistan çi qasî çû pêş ew didiya avakirina HDP yê me zanin avakirina partiyekî siyasî pîwîstî bi piştgiriyekî madî ye avakirina HDP yek jî derece yek rasta fikrê Ocalan bû belem Serok Mam Celal jî palpiştiyekî mezin dikir min hêvîdarim êsta Amerîka biborin êsta ew axir bilin êsta Amerîka li gel sê partiyên Kurda teamûl dike li gel Partî Demokratê Kurdistan li gel Yekîtiyên Niştimanê Kurdistan li gel Partî Karkerê Kurdistan Başûr û Rojava Bakur heger Başûrê Kurdistan bikar be problemê xwe navxwayî çareser bike hêzê pêşmerge bike yek oqmet careke din xukom bike hilbijartinekî pak û bêgerd bikin Hewlêr û Silêmanî min hez dikim li vir tiştekî bêjim bawer bikin Birêz Quba Talebanî li navbênî Hewlêr û Silêmanî pirdekî zêrîn bû li navbênî Soran û Bedînan li navbênî Yekîtî û Partî li navbênî Malbatê Barzanî û Talebanî Birêz Quba Talebanî pirdekî zêrîn bû nabe ew pirda were rûxandin yê me nabe li ser meseleyekî li ser tiştekî barjewendî hemû rewşê Kurdistan walê bikin Amerîka jî bi rastî bêzar biye yanî dibe Kurd yekxistinekî cidî hevra bikin heger êsta yekîtî û hevalên Rojava û hevalên siyasî yê Bakurê Kurdistan nêzîkî hev bûne Partî Demokratê Kurdistan jî mesele hilgirekî peyamekî netewî li dêr zeman da li zemanê Şeyx Ebdulsalam Barzanî da heger ev her sê hêzê Kurd xurrêk bixin rêbazê Ocalan rêbazê Mam Celal rêbazê Barzanî û bawer bike hiç welateke hiç Amerîka li welatên dinyayê di 107 welatên dinyayê hene Amerîka li gel dewleta protokolê eskerî îmza nake ca ne ku yê me carî herêmekî yekgirtû nînin dewlet nînin Amerîka tê li gel me protokolê eskerî li gel hêzê pêşmergê Qereman îmza dike Amerîka heqa sala çek û cebirxan dide me li Rojava Bakurê Kurdistan me serî habar Türk CNN Türk NTV Türk dikim zimanê Türkî jî zanim sêr dikim ewana êsta dewletê Türk heke înzarekî divê Amerîka bû Kurda dewlet çêdike yê me Kurd bi aga nehatine ca bo vê min hêvîdarim sê hêzên mezinê Kurda PKK Partî Yekîtî hêz û quwatê xwe qudretê xwe bikin yek da ji bo çareseriya meselê Kurd xebat bikin min nabêjim îro dewletekî Kurdî çêdibe yan sivê çêdibe belem heger êsta bi taybet meselê Ukrayna Rusya biye meseleyekî herbê alemê sêyem herbê alemê yekem
شورش شیخ سعید رضا کردستان سور لکافکاسیا، شیخ محمود بارزانجی لسلیمانی، شورش ملا مصطفى بارزانی، شیخ احمد بارزانی یه من نکاربون دولت شکن. حرب عالم دویم شر جهانی دویم پیشوا قاضی محمد یه من کمارک چکر سرو کمار من پیشوا قاضی محمد شهید بو کمار انما جاری سیم ببورن ل 1991 نافچه کی آزاد کردستان وی داره چی بو راپرین او دما سروک مام جلال ککنوشیروان سروک بارزانی اوا راپرین چی بو اوا دستکفچا دست مکد او مرحله د مسئله کرد دما گورانکاری کی گوره چه ده د او گورانکاریا گوره دا د او گورانکاریا مزن دا یه مدکارن دولت آواکن استا حرب عالم سیم دست ببیه ناوبینی روسیا اوکراین نینه بیه مسئله کی ناو دولتی محکمه ناو دولتی بریاری گرتن پوتین درخسته او اوای آخر بیجم ببورن اوای آخر بیجم حقیقت اوای آخر بیجم یه ما براستیجی هگر درفتک لبرمه مثلا بریس قوبا طالبانی جی گوت لیمه لبردم درفت و ارشانه که مسئول بارزانیش پیام نوروز هبو حقیقت یه هگر یک گرتی خود چه بکن لگل آمریکا روژاوا رکفتنه کی باش گشتگیر بکن و لگل نه دولت نافچه نابجم یه ما تیک بچن یعنی دیپلوماسیه کیش لگل وان درفت کی کردستان چارەسەریە کی مسئله کرد لبردمه من هم کۆمەلێک مسئله نهینی زانم ناخوازم لێرێ باس بکەم بەڵام دەرفەتێکی زێڕین لە دەستی کوردە پەیامی ئەمڕۆ سەرۆک پاویل بە خۆڕایی نەبوو ji بۆ نەورۆزێ ئەو کۆپتەرێک و کەوت دەولەتێن ئەو کۆپتەرە کوکەوت ئەوە مەسەلەیەکی گەلێکی گەورە جا بۆ وێ یه کو ایرو آمریکا آوروپا لپشتا منه گلی کرد جی حاضر ji بو آزادی من هویدارم سروک و سرکرده این کرد به برپسیارچیه کی تف بگرن او دما مسئله کرد چارەسەر دبن والله دەست خۆش من بوورە کە ینی هەندێک جارە میزوتەکانت پێبڕم کاک ڕەمەزان چونکە ویستم حەقی کاک عەبدولقادریش نەخۆین بەڵام یانی زام جەنابەت ینی پڕزانیاریت و کۆمەڵێک بابەتی گرنگە دووروژان و کۆمەڵێک بە ئاگاییت هەیە لە ڕووداوەکانەوەی کە دەگوزارێت دەست خۆش بێت دێمە خزمەت جەنات بۆ دواوتە کاک عەبدولقادر ینی وەنمونەوە تا سەرکردەکانمان ئامادەن و خەڵکیش بە گشتی جۆش و خۆشی هەستی نەتەوایەتی هەمیشە ئامادەیە بۆی کە ژیانی خۆی بکاتە قوربانی و فیدا لە پێناو خاشی کوردستان لە پێناو دۆزی ڕەوای نەتەوەی و ئەو تا دەوڵەتانیش بە گشتی ینی پەیامەکانیان بۆ ئاراستەیە کە ئێمە کورد یەکگرتوو بین لە هەموو پارچەکانی کوردستان و خۆمان ساز و ئامادە بکەین بۆ چکە پاڵپشتی گەورەترین زلهێزی دنیامان هەیە کە ئەمریکایە بە ئاگایە لە هەموو پەیوەندیەکانمان لە هەر چوارپارچی کوردستان و خۆی زۆر جاریانی لە بابەتە گرنگ و هەستیارەکاندایە کە ئەم پاڵپشتیانە هەبێ و ئەرزیەتەکە فراهەم بێت بەڕای جەنابەت چه هەنگاویشی دیکە ماوە بۆی کە کورد لە پەرتەوازەیی و لە یەکگوتاری بێتە دەرەوە وەڵام من لە بەشێکی پرسیارەکەی جەنابەت هاوڕانی سەرکردەکان هەمویان ئامادەنین ئێستا لە کوردستان سەرڕای ئەوەی کە میوانە بەڕێزەکەت ئاماژە بە هەندێ خاڵی هەرێمی کرد بەڵام لە ئاستی نێودەوڵەتیش بێگومان کارتەکان ئامادەن بێگومان باسمان لە جەنگی رووسیا و ئوکرانیا کرد کە ئێستا هاوکێشەیەکی نێودەوڵەتی دروستبوونی دوو جەمسەری ڕۆژهەڵات و ڕۆژناوە و جێگیرتنی وڵاتانی ناوچەیی لەم دوو جەمسەرە بابەتێکی گرنگە بیرمان نەچێت لە 2014 دوای هاتنی داعش باسمان لەوە کرد کە قۆناغی دوای داعش قۆناغێکی هەستیار بە مانای ئەوەی لە ڕووی سیاسیەوە بێگومان نەخشەکان دەگۆڕێت دوو مانگ لە هاتنی داعش و شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعش هاتنی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بابەتی ڕۆژاوای کوردستان هەرێمی کوردستان بەغدا هەموو ئەوانە بۆ هۆکاری ئەوەی هەموو شرۆڤەکانی سیاسی باسییان لە گۆڕانکاری نەخشا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان دەکرد ئەو کات ئێستا باس لەوە دەکرێت کە نەخشەی جیهانی خەریکە گۆڕانکاری پێدادێت ئێمە لە ئاستی نێودەوڵەتیەوە ڕێکەوتنەکەی سعودیە و ئێران نادیدە ناگرین تەواوی ئەوانەی کە میوانەکەی بەڕێزت باس کرد و زیاتریش دەمەوێت ئەوە بڵێم کە کورد ئێستا کارتێکی نێودەوڵەتیە پێشتریش لە پرۆگرامی جیاجیا باسمان لەوە کردووە کە
تورکیا لە کاتی بەهێزبوون تورکیای ناسیۆنالیستی لە کاتی بەهێزبوون پان عوسمانی لە کاتی بەهێزبوون بێگومان هەڕەشەی گەورەی بۆ سەر ئەوروپایە کەواتە ئەوروپیەکان دڕک بەو بابەتە دەکەن ئێستا ئەو یاریکە تورکیا لە ماوەی ڕابردوو لە نێوان ئۆکرانیا و ئەو رووسیا و ئەوروپیەکان و ئەمریکیەکان کردی یاریکەرێکی تورکیای بردە قۆناغێکی سەرتر یاریکەرێکی بەهێزی ناوچەیی بوو تقریبا بوو بە یاریکەرێکی نەوەڵەتی کەچی بوومە لەرزەکە گەڕاندیەوە خاڵی سفر بێگومان بوومە لەرزەکەی تورکیا و سووریا لێکەوتەی ئەمنی استراتیژی ئابووری زۆر گەورەی هەیە کە دەکرێت لە ناویاندا کورد تەڕادەیەکی زۆر قازانجی لێکرد بۆیەش لێرە و لەوێ لە ناوەندە نافەرمیەکان باسی لە دەستکردبوونی بوومە لەرزەکەشدا بۆ ئەوەی تورکیا بگەڕێتەوە لە بەرەوەی تورکیا نیازی ئەوەی هەبوو کە لە ڕێی نەخچەوانەوە سیۆنیک ببڕێت بۆ ئەوەی بگا بە ئازەربایجان دواتر تورکمەنستان و کازاخستان هەموو ئەوانە لە نێوان نەخشەی تورکستانی گەورەدا بە یەک ببەستێت دواتر سلەیمان سۆیلۆ نەجارێک و نەدوجار زیاتر نەخشەی تورکیای دوای 2023 خستە پشتیەوە قسەی لەوە دەکرد کە مووسڵ و کەرکوب بەشێکن لە تورکیای بەر لە سایکسپیکۆ هەموو ئەوانە گۆڕانکاری بەسەرداهات گۆڕینی نەخشەکە گۆڕانکاری گەورەی بەسەرداهات لەو کاتەدا کە باس لە قۆناغی دوای شەڕی داعش دەکەم لەو کاتەدا کە زۆرێک لەوانەیە لە چاودێرانی سیاسی پێیانوا بوو کەیەکێتی نیشتیمانی کوردستان توانای یاریکردنی تەنانەت لە قۆناغی دەپی شانۆی سیاسی هەرێمی کوردستانش نییە بازدانێکی گەورەی بەرەو یاریکەرێکی گەورەی عێراقی کرد توانی لە عێراقدا لە چوارچێوەی هاوپەیمانی دروستکردنی دەوڵەتدا دەستکەوتی گەورە بەدەست بێنێتن ئەوە نادیدە ناگیرێت دوای ئەوە پاراستی بەژەوەندەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی تەواوی بابەت و ڕێکەوتنە ئەمنیەکانی نێوانی عێراق و ئێران کە ئەمەش دواتر ئەکرێت لە ماوەی یەک دوو مانگی داهاتوو کێشەیەکی گەورەمان بۆ دروست کرد بێگومان لەوانەیە سەرۆک باڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بە چاوێکی کراوەتر ڕۆیایەکی سیاسی دیاری کرد دێنە سەرخەت بۆ ئەم بابەتە ئەوەی لە تورکیا و لە باکووری کوردستان ڕوودەدات ئەوەیە کە ئەم پەیامە ئێستا دێمەوە سەر پرسیارەکەی جەنابێت ئێستا بەم پەیامەی بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان تۆپەکەی خستە گۆڕەپانی ئەو هێز و لایەن و سەرکردانەی کە ئەبێت ئەم پشکە پازڵە دیاری نەکراوەی وێنە گەورەکەی کۆنگرەینەتەوەی یان یەک ڕژی کوردستان بخەنە پاڵ یەک و وێنە گەورەکە دروست بکرێتن بێگومان لە گۆڕانکاری نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەتوانین ئاماژە بەوە بکەین کە هاتنی بەڕێز میلەر هاتنی ئۆستن و تەواوی ئەو ڕێککەوتنە نهێنی و ئاشکرانەی کە لە نێوان ئەمریکیەکان هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش بە ئەوروپیەکانیشەوە لەگەڵ ڕۆژاوا و باشووری کوردستان بابەتی زۆر گرنگن بەڵام ئەوەش لەبیر نەکەین پێشتریش کورد لە سەردەمانی پێشوو لە کاتێکدا کە گرنگترین کارتی هەرێمی یان نێودوڵەتی بووە لە هەمان کاتدا بەهۆی باشیاری نەکردنی بۆتە کاتێک بۆ ئەوی وڵاتان بیخەنە سەرمێز و دانوستاندن بۆ بەرژەوەندی گەورەتر بکەن ئەلێرەدا مەترسیەکە بێتە گۆڕێ کە ئەگەر یەکڕێزی دەبێت کە ئەگەر هاو هەڵوێستی و هەماهەنگی نەبێت لەوانەیە ئەم مەترسیەمان ڕوبەڕوو بێتەوە کە لێرە و لەوێ دەردەکەوێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان توانیەتی لە ماوەی ڕابردوودا بە پاڵپشتێکی گەورەی دارایی لۆژستیک هەواڵگەری لە هێزەکانی ڕۆژاوای کوردستان توانیەتی تەپێخستنێکی گەورە لە ڕۆژاوای کوردستان دروست بکە چوونی ڕاستەوخۆی بەڕێز باوڵ تاڵبانی بۆ گۆڕەپانی ڕۆژاوای کوردستان پاڵپشتی گەورەی بۆ هەدەپا لە بانگەشەی سیاسەکەی خۆی هەروە وتاری ڕاستەوخۆکەی ئێستا بینیمان لەم ئاهەنگەی ئەمڕۆ تەنها وتاری بەڕێز باوڵ تاالبانمانی بۆیە من ئاو سەرکردەکانی کورد بێگومان لەم هێڵا نەتەوەیە کار ناکەن بۆیە دەبێت بە ئاشکرایی ئەبێت پارتی کوردستان و بەڕێز مەسعود بارزانی بێتە سەرخەت بۆەوەی کورد بتوانێت تەواوی ئەو کارتانەی کە هەیەی لە ڕووی دیبلۆماسی و پەیوەندیەکانەوە ئەو لۆبیانەی کە لە دەرەوە کرایە تەواوی ئەو هێز و ئیمکانیاتەی لەبەر دەستە لە ناوخۆی باشوور لە ڕۆژاوا لە باکوور بخرێتە گەرب بۆ ئەوەی بۆ قۆناغی داهاتوو بتوانین ئامادەکاریەکمان کرد بێت بۆ ئەوەی کە
ئەگەر نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گۆڕانکاریدا بێت ئەگەر چی کوردستان لە ئەو کە من پێم وایە ئامادەکاریەکان لە ئاستی کوردیەوە زۆر بێگومان ئامادەکاری بکرێت بەڵام لە ڕووی نێودوڵەتیەوە بێگومان کورد کاتێکی گرنگە بێگومان ڕۆژاواییەکان وڵاتانی جیهان کاری لەسەر دەکەن پێگەیەکی زۆر گرنگ دەستخۆش زۆر زۆر سپاس بۆ هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک عەبدولقادر ئەرکی توێژەری هیزری نیشتیمانی کە لە ڕێگەی سکایپۆ لە قەزای خەبات لەولێ لەگەڵمان بووی سپاس بۆ کاک ڕەمەزان کەریم کوردیناتۆری کوردانی سۆڤێت فەرموو یە خولەک بۆ جەنابێت کاک ڕەمەزان دەرفەت باش ببوورە دەرفەت باز یە خولەک کاتم زۆر کەماوە کاک ڕەمەزان جان بەێ فەرموو لە سەروبەندی ساڵی 1940 بۆ 41 ئەو کەتا چێمبەرلین لە بریتانیا داوا دکرد لەگەڵ هیتلر ڕێکەفتن بکەن بریتانیا وەکو تەسلیم ببە بەڵام ئەو کەتا چۆرچیل لە ڕادیۆدا پەیامی بەرخودانیدا 1945 دەما رووسیا سۆڤێت پێشراوی کرد لە فولتۆن چۆرچیل پەیامی بەرخودانیدا پێم وایە پەیامی سەرۆک پاڤیل تەلەبانی ئەمڕۆ یا نەڤرۆزێ یا 2023 دشبە پەیامی سەرۆک وەزیرانی بریتانیا وینستون چێرچیل و کەسایەتیەکی جیهانی یە گەورە بوو ئەو پەیاما دشبە ئەو پەیامە ئەوە یەک دوو ئەو هەڵبژارتنی کو تورکیا ئێستا هەنە کورد گۆڕانکاری دکە ئەوەی کو لە هەڵبژارتنە دە حەز دکم معلوماتێک بدەم علی باباجان خزمی پیرەمێردە بە ئەسڵ خەڵقی سلێمانیە پێشتر وەزیری کاری دەروا بوو مەرال ئەکشەنەر کوردە کەمال کلیشتاروغلو ئەوی کو دبە سەرۆک کۆمار کوردن و ڕێکەفتنێکژی لەگەڵ کورد چێکردنە بەهارێکی کوردی لە تورکیای بڕێوە سلادین دەمیر تاشی ئازاد دبە بریارژی لەسەر هاتیە دایندا برێز ئۆجالانژی دکەوە حەبسا ماڵێدا بەهارێکی کوردی بڕێوە ئەو پەیامێ نەڤرۆزی یێ ئەمڕۆ سەرۆک پاڤیل تەلەبانی ستارتا دەستپێکردنا بەهارێکی کوردی لە باکووری کوردستاندا و دشبە پەیاما چێرچیل یێ 1940 بۆ 41 ئەو کەتە حربێ عالەمی دویەم لە دژی ئالمانەکان سەرکەفتن یەکژی پەیامی چۆرچیل بوو کەواتە هەمومان پاڵپشتی پەیامەکی سەرۆک پاڤڵین کاڵێ کوردستان یان نەمان دەست خۆش کاک ڕەمەزان کەریم کوردیناتۆری کوردانی سۆڤێتی نەڤرۆزە هەموو گەلی کورد پیرۆز بە دەخێر و خۆشێت دووبارە پیرۆز بێت لە ئێوە و لە هەموو بینەران و لە هەموو گەلی کورد لە هەر شوێنێکی دنیا هەبن بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش بن ئەو خێمشەی پانۆراما کۆتایی هات خواتان لەگەڵ